بەبێ ئامادەبوونی هیچ بەرپرسێکی باڵای حیزبی و حکومی هەرێمی کوردستان سیوەکەمین ساڵیادی کیمیابارانەکەی هەڵەبجا لە مەراسیمێکدا بەڕێوەچوو. ژمارەیەک لە کونسوڵ و نوێنەری وڵاتانی نێودەوڵەتی و بەشێک لە بەرپرسانی حکوومەتی بەغداد ئامادەی مەراسیمەکە بوون. ئەوەی بووە جێگەی نیگەرانی کەسوکاری شەهیدان و قوربانیانی تاوانەکە بەپێی پێویستگرنگی پێنەدانی بەرپرسانی حکوومەتی هەرێم و ئامادە نەبوونیان بوو لە یادەکەدا. ئەبوو لە سەرۆکایەتی ئەو وڵاتە لە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی وڵاتەوە ئامادەگییان هەبووە لە یادکردنەوەی کارەساتێکی بەو شێوەیە کارەساتی شارێک کە بوو ناسنامەی نەتەوەیە. یعنی من بەجددی بڵێم ڕووداومەکەمە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان کە ئەبوو هەموو شەکانیان وەلانێن وە گرنگی تەواو بەم یادە بن و حەزوریان هەبووە لەم یادەیە. وەکو یاد شانزەی سێ یادی کەسوکارەکەی منە، یادی شەهیدبوونی شارەکەی منە و من ئەبێ هەمیشە بە بەرج و پیرۆزی ڕایگرم. بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی من چاوپۆشی لەگەڵ گازنەکانم بکەم. هاوکات لە مەراسیمەکەدا نوێنەری قوربانیانی کیمیابارانەکەی هەڵەبجا لە ڕێگەی وتارێکەوە چەند داواکارێکی ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێم کرد. داوای بەخشینم کردووە لە هەموو ڕسوماتێکی سەرجەم فەرمانگەکان لە زەڕیبە لە بیتاخە لە خوێندن لە هەموو بارەکانیەوە ببەخشرێت. ئەمە خاڵێ بۆ خاڵی دووەم خانووی کەسوکاری شەهیدان بووە کە زۆرێکیان ماوە زەویان وەنەگرتەوە و پێشیان نەدراوم و حکوومەت بودجەیان بۆ دابین کە خاڵی سێم پێدانەوەی قەرزەکان بووە لای خەڵک قەرزی بەلاوێ هەندێک خاڵی تر داوا کراوە کە تایبەت بە ئامی هەڵەبجەیەەکان بە تاسی پڕ لە ئازار و قوڕگی پڕ لە گریان و چاوی پڕ لە فرمێسکەوە کەسوکاری شەهیدانی کیمیابارانەکە یادەکان بەرز ڕاگرت و هیوایان خواست بەڵێنەکانی تایبەت بە هەڵەبجە و کەسوکاری شەهیدان تەنها وتار نەبێت و بەکرداری لە پارێزگاکاندا جێبەجێ بکرێن و شارەکەیان ئاوەدان بکرێتەوە. ئەبۆمان ئەم برینەمان بۆ زیینەوەکەن خەفەت بادەبین و ئەنجایەمەش خەفەتی پێخۆین و نۆ مناڵمان تێچووە و کەسوکارمان تێچووە و ئیسا ئەو کەسێک ئەو دەرمانی فرۆشتووە بۆ سەدام ئەمانوێ محاکمە بکرێت و ئەو کەسێک کە پێی فرۆشتووە محکەمە بکرێت و حەقی ئەمەی لێ بسێنێ و حەق بە ئێمە بێ و حەق بە دەست ئێمەیە. داواکاریمانەوە سەرپەرشتی خاوەنی وارسی شەهیدان بکا بە هەموو شێوەیەک. ئێستا ئێمە هەویان بۆ کردوین ئەچینە خەزخانەکە لە هاوێکە ناخوا. ئایا بۆچی ناخوا؟ شەهیدمان نییە ئەوە هەوێکم. لە 16 ساڵی 1970 حکوومەتی بەعەس بە گازی خەرتە لە هەڵەبجەی خنکاند و 5,000 کەس شەهید بوون و 10,000 بریندار و ئاوارە بوون. لە دوای 31 ساڵ بەسەر و تاوانەدا هێشتا شارەکە ئاوەڕی جدی لێ نەدراوەتەوە و قوربانیەکانی لەلایەن حکوومەتەکانی هەرێم و ناوەند و کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە قەرەبوون نەکراونەتەوە. 31 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کیمیابارانی هەڵەبجە و هێشتا برینی شارەکە ساڕژ نەبووە. کەسوکار و قوربانیانی کیمیابارانەکەی هەڵەبجەش هیوایان زیاترە شارەکەیان ئاوەدان بکرێتەوە و پێش بکەوێت نەک تەنها بە وتار و گفتار ساڵانە یادەکە تێپەڕێنن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.